بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أي ساكني رياضي مديني منورة، لطفي بك بفرمو مديني منورة. خۆشەویستان، ئەزانن سەبارەت بە کێ دەدوین؟ دڵبەرترین دڵبەر، دڵاراترین دڵارا، خۆشەویستترین خۆشەویست، ئازیزترین ئازیز، گەورەی گەوران، چاکی چاکان، پاکی پاکان، سەرۆکی گشت پێغەمبەران، یاران، نازداران، خۆشەویستانی ڕەحمان. کاتێ پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام گەشتە مەدینە و پێشوازێکی گەرمی لێکرا، دەنگی ئەڵڵاهو ئەکبەر ئەو ناوچەی گرت بوویەوە. لە دوورەوە زانایەکی گەورەی جوو بە ناوی عەبدوڵڵای کوڕی سەلام گوێی لەو دەنگ و خۆشی و ئەڵڵاهو ئەکبەر ئەبێت ئەزانێ کە پێغەمبەری موسڵمانان عەلەیهی سەڵات وەسەلام تەشریفی هێناوەتە یەثریب. کاتی خورماچنینەوەیە، بەڵام واز لە خورماکانێنێت و یەکسەر ڕووە کاتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەشریف ئەباتە لای، هەر لە دوورەوە سەیریەکە ئەڵێ فلما رأيت وجهه عرفت أن وجهه ليس بوجه كذاب. الله، شایەتێکی گەورەیە. ئەمە یەکەم جارە بە دیداری شا دەبێ. موسڵمان نییە، زانایەکی جووە. ئەڵێ هەرە و ساتەی ڕوو ڕوخساری ئەو کەسەم بینی، ئەو زاتە گەورەم بینی، زانیم ئەوە ڕوو ڕوخساری کەسی درۆزن نییە. ئیتر بۆیە هەموو گیانم بوو بە گوێ، هەموو گیان و گوێ قوڵاق بوو، با بزانم ئەو کەسەی کە تازە هاتۆتە مەدینە چه پەیامێکی پێ. حەشەماتێکی گەورە، ئاپۆڕایەکی جەماوەری دەوریان ناوە، هەر هەموو گیانیان بۆتە گوێ. تەسەورەکەن چه پەیامێک بگەێنێتەوە خەڵکە. ئەمە یەکەم پەیامێتی لە مەدینەی منەوەرەدا. ڕۆکاتەوە خەڵکە ئەوێ کۆمەلگای مەدینە لەسەر 4 پێگەی گەورە بنیاد بنێ. ئەفەرمێ یا ئەیوهە الناس أطعموا الطعام وأفشوا السلام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام. لسر 4 پێگە کۆمەڵەی گەورەی مەدینە بنیادەنێ. سیانیان پەیوەستن بە پەیوەندی مرۆڤ لەگەڵ خەڵکە. یەکێکیان پەیوەستە بە پەیوەندی مرۆڤ لەگەڵ پەروەردگاریە، بەڵام ئەو سیانەکەی دیکەش لەبەر خاتری ئەڵڵا ئەنجامەدرێن. پێگەی یەکەمیان ئەفەرمێ چی؟ ئەطعیموا الطعام، ئەفەرمێ خواردن ببەخشن. ئەیوێ هەژاری بن بڕ بکە، نەداری بن بڕ بکە، دڵی پەیوەستە بە هەژارەوە، دڵی پەیوەستە بە نەدارەوە. بۆیە پیانە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ما آمن بی من بات شبعان وجاره جائع على جنبه أو بجانبه وهو يعلم. ئەفەرمێ چی؟ کەسێ بڕوادار نییە بە تێری سەر بنێتەوە و دراوسەیەکی هەبێ برسی بێ. بۆیە هانی خەڵکەدا یارمەتی هەژار بن، برسیان تێرکەن، برسیان تێرکەن، هەژاران دەوڵەمەندکەن، یارمەتیان بن. پێگێکی گەوریان بۆ دروستەکە. اینجا دوایەوە لە پێگەی دووەمیان ئەفەرمێ چی؟ ئەفشوا السەلام، ئاشتی بڵاوکەنەوە. لێرەدا سەلام مەبەسی سڵاوکردنە، بەڵام سڵاوی موسڵمان لێوان لێوە لە ئاشتیە. ئەڵێ ئەسسەلام عەلەیک، یعنی ئاشتی پەروەردگار لێبێ، ئاشتی ئەڵڵا لێبێ، یعنی کەواتە دڵم پاکە، بەرامبەر جەنگ لەگەڵ ناکەم، درۆ لەگەڵ ناکەم، گزی لێ ناکەم، فێڵ لێ ناکەم، پشت ناشکێنم، غەیبەت ناکەم. بۆ یەڵگی ئەسسەلام ئەبێ بەڕاستی سەلامەکەت سەلام بێ، ئاشتی بێ، ئاشتی. نازارە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ چی؟ لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا. ئەفەرمیەوە ناچنە بەهەشتەوە حتا بڕوانە هێنن،
بڕواش نایەنن حتا یەکترتان خۆش نەوێ. اینجا ئایا شتێکتان پێ بڵێم ئەگەر ئەنجامی بن یەکترتان خۆشەوێ؟ ئەوەلا ئەدلکم على شيء إذا فعلتموه تحاببتم قالوا بلى يا رسول الله صلى الله عليه وسلم وتيان يا رسول الله فێرمان کە ئەویش فەرمووی ئەفشوا السلام بينكم سڵاو لە یەکدی بکەن. سڵاوی چۆن؟ ئاشتیت لێبێ. السلام عليك السلام عليك. سڵاوکردن ئازەکانم کلیلێکی گەورەیە بۆ کردنەوەی دڵە داخراوەکان. اینجا لایەتێکی دیکەشە پەروەردگارە فەرمی وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها. ئەگەر سڵاوتان لێکرا لانی هەر کەسێکەوە بێ سەیری ئەو مەکە سڵاون لێکە کە سڵاوی لێکردی ئەفەرمێ بە باشتر لەو وەڵامی بەرەوە. ئەگەر هەر نەتوانی باوەکو ئەو وابێ. یعنی چی؟ یعنی کابرایەکیە سڵاون لێکە بەڕووی دەم بەخەندە و پێکەنینەوە پێتەڵێ ئەسەلام عەلەیکم، تۆ ناکرێ بڵێ عەلەیکم السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه بەڵام گرژومۆن بی. ئەو بێحسەنە منها نییە، ئەو یەکسانیش نییە، لەو باشتر نەبوو وەکو ئەویش نەبوو. چونکە ئەو کە سەلامی کرد بە پێکەنینەوە سەلامی لێ کردی، نابێ بە گرژی وەڵامی بیتەوە. کەوتی ئەسەلام عەلەیکم تۆ بڵێ عەلەیکم السەلام وەڕەحمەت الله. کەوتی السلام عەلەیکم وەڕەحمەت الله تۆ بڵێ وەبەرەکاتوه. ئەویشی بۆ زیاد کرد کە ئەو وایوت تۆ پێکەنینەکە زیاد کرد زیاد بکە. کە ئەو پێکەنینی زیاد کرد تۆ پێشوازێکی گەرمتری لێ بکە لەبەرەوەی زیاتر دڵەکان نزیک ببنەوە لە یەک. اینجا پێگەی سێمیشان فەرمووی وەصیلوا الأرحام، شیرازەی خزمایەتی مەپچڕێنن، هەمیشە سەردانی یەکتر بکەن، هەمیشە ئاگاتان لە پێداویستی خۆشەویستان و هاوڕێیان و خزمان و دۆستانتان هەبێ. بزان خوشکتە خوشکەزاتە، براتە برازاتە، مامتە ئامۆزاتە، پورتە پورزاتە، خاڵتە خاڵۆزاتە، خزمانت باوکتە باپیرتە، ڕۆڵەکانتە نەوەکانتە. بزانە کەسە نزیکەکانە، بزانە پێداویستیان چییە، بڕۆ بەدەم پێداویستەکانیانەوە بڕۆ. بزانە ئەگەر کێشەیەکیان هەیە بۆیان چارەکە، دڵیان تەنگە دڵیان خۆشکە. بۆیە پێغەمبەر فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لەیسە الواصل بالمکافئ، ئەفەرمێ سڵەی ڕەحم ئەوە نییە ئەگەر سەردان بکەن سەردانیان بکەی، سڵاو لێ بکەن سڵاویان لێ بکەی، بێنەلات بڕۆیتە لایەن، پیرۆزبایان لێکردی لە بۆنێکە پیرۆزبایان لێ بکەی. ئەوە سڵەی ڕەحم نییە. ئەی سڵەی ڕەحم چییە ڕەسوول الله؟ سڵەی ڕەحم ئەوەیە هەر کاتێ ئەو سەردانی نەکردی تۆ سەردانی بکەی، ئەو پیرۆزبایی لێ نەکردی تۆ پیرۆزبایی لێ بکەی، ئەو بەشداری غەمت نەبوو تۆ بەشداری غەمی بی، ئەو بەشداری شادید نەبوو تۆ بەشداری شادی بی. پێگەی چوارەمیشانە فەرمێتی وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام. سبحان الله، ئەمە یەکەم پەیامی نازدارە لە مەدینە. ئەفەرمێ ئەو سیانەتان ئەنجامە، چوارەمیشان ئاگاتان لە نوێژی شەوان بێ. کاتێ خەڵق خەوی لێکەوتووە ئێوە پەیوەندی لەگەڵ پەروەردگارتانە پتەوترکن بە ئاسانی بە ئاشتی بێ کێشە بێ گرفت ئەچنە بەهەشتەوە. لە کاتێکە ئەو هەموو جەماوەرە کۆکرێتەوە، هەموو مرۆڤەکان لە یەکە مرۆڤ تا دوا مرۆڤ لە ڕۆژی ئاپۆڕای جەماوەری حەشردا کۆکرێنەوە، قەرباڵیەکە ناڕەحەتیەکە سەختیەکە، کۆمەڵە کەسانێک بە ئاشتی بێ کێشە بێ ماندووبوون بەرەو بەهەشتی بەرین بەڕێکردن. اینجا خۆشەویستان بزان ئەو پێغەمبەرە چەند عەوداڵی خزمایەتیە، چەند عەوداڵی دۆستایەتیە، چەند عەوداڵی ئاشتیە، ئەوێ ئاشتی بڵاو کاتەوە بە جیهانە، چەند عەوداڵی ئەوەیە کە هەژار نێڵێ، چەند عەوداڵی ئەوەیە کە برسی نەمێنە لە کۆمەڵگادا، هەر هەمومان وەکو یەک بژین، هەر هەمومان وەکو یەک بژین. بە ئومێدی دیدار ئەڵێن ملیارەها سەلاوات لە دیداری خۆشەویستمان عەلەیهی الصەلاة وەسەلام.